بۆ گفتوگوی زیاتر لەسەر دانپێدادانی تۆمەتبارانی لالەزار کە دەستگای ئاسایشی هەرێم بڵاوی کردبووە بە تەما بوون کودەتا بکەن لە زۆنی سلێمانی لە سنووری سلێمانی و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەنە ئامانج و تیرۆری بکەن. جیازەنگەنە ڕاوێژکاری یاسایی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان میوانی ستۆ 2010 بەخێوی کاکچیا. زۆر سپاس کاکاوان. ئەوەی کە زۆر گرنگە بڕیاری دەستگیرکردن لەلایەن حکوومەتەوە دەرچووە و ئاراستی لایەنە پەیوەندیدارەکانیش کراوە طبعا لە هەولێر. چێ بەرپرسیارە لە جێبەجێکردنی ئەم بڕیاری دەستگیرکردنە لە هەولێر؟ بەپێی سیستمی قەزایی و تەنفیزی و حکومی و سیستمی حکمڕانی لە هەر وڵاتێکە لە هەر هەرێمێکە کاتێک کە فەرمانی دەستگیرکردن لەلایەن هەج دادوەرێکەوە لەلایەن هەج دادگایەکەوە دەرەچێت بۆ تۆمەتبارێک یا چەند تۆمەتبارێک وێڕای جۆری تاوانەکە سەرجەم لایەنە تەنفیزیەکان مولزەمن بە جێبەجێکردنی ئەو ئەمرە قەزاییە ئەو فەرمانی دەستگیرکردنە واتە لە خودی سەرۆکی حکوومەتەوە تا وەزیری ناوخۆ تاوەکو ئەگاتە سەرجەم بنکەی پۆلیسەکان و بنکەی هێزە ئەمنیەکان و بارەگاکانیان کە مولزەمن بتوانن کە ئەم بڕیارە جێبەجێ بکەن بەپێی قانون. هەچ کەسێک ئێستا کە ئێمەش مکەلەفین بە خدمە عامە هەچ تۆمەتبارێک لەسەر جادە ببینین بزانین داواکراوە ئەتوانی تۆ 406 ئاگدارکەیتەوە جهتێکی ئەمنی ئاگدارکەیتەوە بڵێ فلان تۆمەتبار لە فلان شوێنایە لە فلان ڕێستورانتە لە فلان بۆنی کۆمەڵایەتیە و ئەتوانی بڵێ داواکەم دەستگیری بکەن و هەچ کەسێک لەم لایەنانەی کە باسمان کرد ئەگەر هاتوو ئیمتیناعی کرد لە جێبەجێکردن ئەوە ڕوبەڕووی یاسا بێتەوە و لێ پێچین ئێستا لە هەولێر دانیشتوە دانیشتوی هەولێرە بڕیاری دەستگیرکردنی بۆ دەرچووە بڵێ ئەبێ لە ماوەی چەند دەستگیر بکرێت بەپێی قانون کە فەرمانەکە دەرئەچێت لەلایەن بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوە هەچ محکەمەیەک بێ محکەمەیەکی جەزایی تحقیقی کە فەرمانەکە دەرەچێت بۆ هەچ کەسێک بێت لە هەچ پلە و پۆستێکا بێ ئەبێ لە ماوەی 24 ساعتە جێبەجێ بکرێ چونکە هیچ پاساوێک نییە بۆ خۆ ڕانە دەستکردن یاخود خۆ دزینەوە لە بابەتەکە و لە حاڵەتێکە ئەگەر بێت و دەستگیر نەکرێت محکەمە دەتوانێت لەم حاڵەتانەیە لە حاڵاتی ئەحکامی جینایەتە بەنسبەت تۆمەتباری هەڵهاتووەوە دەست بەسەر ماڵ و موڵکیا بگرێت و بتوانێت مصادرەی با بڵێن حیجزی ئەموالی مەنقولە و غێر مەنقولەی بکە و لە هەمان کاتە سەرجەم خاڵەکانی پشکنین فڕۆکەخانەکان خاڵە سنووریەکان ئاگدار کاتەوە بۆی جوم و جۆڵی تۆمەتبار ببەست بکرێت بە نێو دەوڵەتی. قانونی عێراقی کاکخاوەن قانونی عقوباتی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 لەگەڵ قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی ژمارە 23 ساڵی 1970 هەردوو قانونەکە هەردوو یاساکە کە هەموارکراوە و کار پێکراوە لە عێراق و لە هەرێمی کورسانە نیتاقی سەرەیانی یاخود چوارچێوەی جێبەجێکردنی یاساکەی دیاری کردووە چوارچێوەی سنووری لە قانون ناپێڵێن نیتاقی سەرەیان نیتاقی سەرەیانی ئەم قانونەی دیاری کردووە کە پەیوەستە ئەو شوێنەی جێبەجێەکەیان کە پەیوەستە بەچی پەیوەستە بە با بڵێن نەخشەی سیاسی و ئیداری قەزایی حکومڕانی کۆماری عێراق و هەرێمی کوردستان. بەڵام لە هەندێک حاڵەتە عێراق دەوڵەتی عێراق کۆماری عێراق کە هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق ئەعمالی سیادیش بێگومان ڕەبتە بە دەوڵەت بە ناوەندەوە بە مەرکەزەوە ئەعمالی سیادیە سەروەرێکە دەکرێت ئەگەر عێراق پرۆتۆکۆلاتی سونایی هەبێ معاهداتی لەگەڵ چەند وڵاتێکە بۆ تەسلیمی مجرمین بەپێی قانونی نێودەوڵەتی بەپێی قانونێکی تایبەتمان هەیە پێڵێن قانون دەولی تەسلیم المجرمین الأجانب ڕادەستکردنی تاوانبارە بیانیەکان لەسەر ئەساسی مەبدە المعاملە بالمثل بێت طبعا چونکە پرۆتۆکۆلات و معاهدات عادەتەن کە ئەکرێت یان سونائیە یان جەماعیە. ئەگەر بێت و حاڵاتێکی وا هەبێت دادگاکانی هەرێمی کوردستان
دادگاکانی عێراق ئەتوانن لەو وڵاتە داوا بکەن هەر یەک لەم تۆمەتبارانە ئەگەر لە وڵاتێکی کەشمن لە شوێنێکی کەشمن لە ڕێگای ئەنتەرپۆلەوە ڕادستی دادگاکانی عێراق و هەرێمی کوردستان بکرێتەوە. مادەی 53 مادەی 54 لە قانونی ئوسوڵی محاکماتی جزایی عێراقی ژمارە 20 ساڵی 1970 بەڕوونی اختصاصی محکەمەکە تهدید دەکا کە کوێیە؟ اختصاصی محکەمەکە مەحەلی جەریمەکەیە، شوێنی تاوانەکەیە، شوێنی تاوانەکە شاری سلەیمانیە. واتە بە پێی یاسا چییە مختصە بە لێکۆڵینەوە لەم دۆسەیە؟ دادگای لێکۆڵینەوەی سلەیمانی. لەبەرەوەی حاڵەتەکە عنسوری ئەمنی تایە، مەساسی تایە بە ئاشتی و ئاشتی کۆمەڵایەتی و سەقامگیری ئەمنی، هەر لە ڕووی قانونیەوە چ محکەمەیەک تهدید دەکا؟ دادگای لێکۆڵینەوەی ئاسایشی سلەیمانی کە سەرجەم دەسەڵاتەکانی هەیە بۆ هەچ کەسێک کە ڕەبتی بە عنسوری ئەمنی و پاراستنی سەقامگیری ئەمنی بێ لە شارەکەیە. طبعاً لێرە لە هەولێر لە دهۆک لە هەموو هەرێمی کوردستانە هەر پارێزگایەک دادگای لێکۆڵینەوەی ئاسایشی هەیە بۆ ئەم جۆرە تاوانانە. بەڵام خطورەت و جەسامەتی ئەم پلانگێڕیە، ئەم سیناریۆ مسبقە پێش ئەوەی تەکیفە قانونیەکە لە مادەی 56ەوە بگۆڕێ بۆ 406 و بۆ کۆمەڵێ تەکیفاتی قانونی ترکەوە ئیش و اختصاصی بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوەی ئاسایشی سلەیمانیە بە پێی جۆری تاوانەکان پۆلێنێکات، پۆلۆنێکە ساختەکاری، حیازەی ئەسلیحەی حربی، کوشتن، بریندارکردن، ڕوبەڕووبوونەوەی هێزە ئەمنیەکان، ئیمتیناعکردن لە خۆ ڕاندەستکردنی تر کەمان هەمووی کرێ و بە دۆستێ. خطورەتی جەسیمەکە لێرەیە چییە؟ بە بوعدە سیاسیەکەی چییە؟ بە بوعدە سیاسیەکەی لەبەرەوەی بەشێک لەم ئامادەکاریە بە سەپۆرتی چەند لایەنێکی سیاسی هەرێمی کوردستان کراوە. ئەمە خاڵی یەکەم کە ئەمە خۆی ئەزمموی قەزایی و ئەزمموی تەشریعی و ئەزمموی سیاسی و دیموکراسی لە هەرێمی کوردستانە خاتە ژێر پرسیارەوە. خاڵی یەکەم. خاڵی دووەم بەشداربوونی خەڵکی بیانی لە ئامادەکردنی ئەم تەقەمەنیانە و ئەم درۆن ئۆکرانیەکان و ڕۆژهەڵاتیەکان کە ئەمە ئەکرێت لە ڕووی سیاسیەوە تەوزیف بکرێ و ئیشی لەسەر بکرێ و بەدیوێکە چه حکوومەتی عێراق چ فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگای وەزارەتی دەروی عێراقەوە مفاتحەی قونسڵ و سەفیری ئەو دوو وڵاتە بکەن کە چۆن ئێوە ڕێگە ئۆکرانیا و ڕۆژهەڵاتیە لەوە چێ کۆماری ئیسلامی ئێران بێ نازانم چ وڵاتێکە وردەکارێکیەوە لە تەحقیقا دەرەکەوێ هەج هاوڵاتیەشی با بڵێ عەفو هەج کەسێکی بیانی هەڵگری ڕەگەزێکی غەیرە عێراقی بەشدار بوو بێ لە پلاندانان غەیرە عێراقی پلاندانان داڕشتن هاوکاریکردن هەماهەنگی هاندان چونکە مادەی 46 و 48 و 48 و 49 لە یاسای ژمارە لە یاسای سدادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 کە باز لە موساهەمە و تەحریز و ئیشتراکەکە ئەمانە هاوبەشن لە تاوانەکەیە هاوبەشیش لە تاوانەکەیە هەمان سزای تاوانباری سەرەکی بەسەردا ئەسەپێنرێت. بەڵام ئەمانە لەبەرەوەی هەڵگری ڕەگەزنامەی غەیری عێراقی بیانین وەکو ئەعمالی خروقاتی نێودەوڵەتی وەکو ئەعمالی تەدەخل لە شؤونی داخلی بە پێی یاسا نێودەوڵەتیەکان وەزارەتی دەرەوەی عێراق حکوومەتی عێراقی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت دەکرێت لە ڕێگای کەناڵە دیبلۆماسیەکانەوە مفاتحەی ئەم قونسڵ و سەفیری ئەم وڵاتانە بکەن داوای ڕوونکردنەوەیان لێ بکەن لەسەر مفاتحەکردن و داواکردنی ڕوونکردنەوە ئەو تاوانبارانە ئەتوانێت بێنێ بۆ هەرێمی کوردستان و لە دادگاکانی هەرێمی کوردستان دادگایی بکرێن بێگومان ئەتوانێت بێگومان وەکو عەرزم کردم ئەگەڕێنەوە بۆ خاڵی یەکەم ئەگەر هاتوو عێراق چونکە خاوەن سەروەریە بەڕێکەوتنی هەبێت ئەو وڵاتانیان مەرج نییە بە پێی قانونی نێودەوڵەتی ئەگەر بێت و پرۆتۆکۆڵێک هەبێ با بڵین معاهدەیەک هەبێ معاهدەیەکی سونایی هەبێ معاهدەیەکی جەماعی هەبێ بەدەر لەوەش هەندێک جەرائیم هەیە جەرائیمی منەظەم ڕێکخراو تاوانە ڕێکخراوەکان کە بازرگانی کردنە بە مادەی هۆشبەر لەسەر ئاستی نێودەوڵەتیەکان سەرجەم دادگاکانی هەموو وڵاتان ملزەمن بە تەحقیقکردن و دادگایکردن لە هەر شوێنێک بێ تاوانەکە یان بەشێک لە تاوانەکە ئەمە خاڵێک و تاوانی تیرۆر
بینیمان لە تاوانی ئەگەر ئەوانە دەستگیر بکرێن کاکچیە لەوانەیە مەلەفی تری زەخمتریان لە پشتەوە بێت هەم ئۆکراینیەکەی کە ڕاهێنانی پێکردووە کە درۆنی خۆ کوش بەکاربێنن هەم ئەو ڕۆژهڵاتی کە بزەب تا ئێستا یەکلای نەبووەوە کوێیە کە ئەویش بەشداری کردو لەوانەیە ئەمانە گروپی تریان لە پشت بێت جگە لە تاوانی تیرۆری سیاسی لەوانەیە وەکو باسێک کرد لەوانەیە تاوانی مادەی بێ ینی هۆشبەری نێودەوڵەتی بێتیان شتی تر بێت ئەچمە سەر خاڵێک یەکێ لەو تامەتبارانی کە لە دان پێدادانەکەی باسی کات باسی تۆمەتبار لاهور جەنگی بورهانەکە لە کاتی هێرشەکانە لە کاتی ڕوبەڕووبوونەکانە تەلەفۆنی بۆ بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێم کردووە دەنگەکەت بەشێکی تایە و بەشەکە هینکراوە ئەمە تا چەند هاساییە یاساییشە لە کاتی جێبەجێکردنی فەرمانی بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوەی سلێمانی تۆمەتباری ناوبرا و ئەوانی لەگەڵیا بوون لەو شوێنەیە ئەو کاتی ئەو تەلەفۆنی کردڵێ تۆمەتبار لاهور جەنگی بورهان تەلەفۆنی بۆ بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێم کرد بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بریتین لە چێ سەرۆکی حکوومەت کە ڕئیسی وزەراءە جێگری سەرۆکی حکوومەت لەگەڵ وەزیری ناوخۆیە کە معنین بەم بابەتە وەنیە تەلەفۆنەکە بۆ چێ کراوە پرسیارە جەوهەرێکە لێرەیە بۆ کاقوبات کراوە نەخێر بۆ سەرۆک وەزیران زایدەن وەزیری ناوخۆ ئەگەر کرابێت باشە بەڵام حکوومەت خۆی جهازی تەنفیزی خۆی بەپێی مەبدە الفەصل بین السڵوتات نابێتە دەخل لە عملی قەزا بکە بەڵکو ئەبێت تەواوکەر و پاڵنەر و سەپۆرتی قەراراتی قەزایی بێت چونکە قەزاوەت با بڵین جهازی قەزایی جهازێکی مستەقلە لا سلطان عليه القضاء يعلى ولا يعلى عليه دەسەڵاتی تەشریعی یاساییەوە بۆ تەلەفۆن بۆ کاقوبات نەکراوە وەنیە خۆ لە زۆنی سلەیمانیایە بەڵام پرسیارەکە ئەوەیە خۆی لە خۆیان ئەمە ئیکمالی یاخود پشتڕاستکردنەوەی بەڵگەکانی تری تحقیقە تۆ بۆ پەنات بۆ شخصی یەکەم و دوم لە ناو سلەیمانیان نەبرد بۆ تەلەفۆنە بۆ محافظ نەکرد پارێزگا محافظ خۆ ڕئیسی لیژنەی ئەمنیە لە هەموو شارێکە هەموو سەرۆکی یەکەیەکی ئیداری سەرۆکی لیژنەی ئەمنیە لە شارەکە پێویستم بە وەڵامی کورتە یەکەم تا چەند وەزارەتەکانی داد و ناوخۆ وەک پێویست ڕۆڵیان بینیوە لەم بابەتەیە یان ڕۆڵ ئەبینن لە داهاتووە لە ڕووی یاساییەوە وەزارەتی داد هێندەی زیاتر با بڵین ڕەبتە بە یعنی جیهازی ئیدعای عامەوە ڕەبتی بە ئەعمال و قەراراتی محاکم و قەزا ئەوە نییە ئەوان دەورێکی ڕقابیان هەیە باشە دەورێکی ڕقابیان هەیە جهازی ادعای عام جهازێکی سربەخۆیە و وەزارەتی داد با بڵین هەماهەنگیان هەیە بڵێ ناوخۆ لە شخصی یەکەمی وەزیری ناوخۆوە تا بەسیترین پۆلیس لە هەرێمی کوردستانە مولزەمە بە جێبەجێکردنی قەراراتی قەزایی لە زمنیا پۆلیسی هاتوچۆش بڵێ چونکە ئاعضای زەبتی قەزایی بریتین لە چێ بریتین لە پۆلیس بریتین لە ئەچیزە دام و دەستگاکانی پۆلیس هەموو ئەو جیهازە ئەمنیانەی کە هەن چونکە بیرمان نەچێ لێرەیە دەستگای ئاسایشی هەرێم یاخود با بڵین ناوەکەی ئاژانسی دەستگای پاراستنی ئاسایش هەر ناوەکەی خۆی لە خۆیە جیهازێکە جیهازیشی ئەمنیە ڕەبتی بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە هەیە کەواتە خۆی با بڵین مشەڕع ڕێگەی یاوە بە دروستبوونی ئەم موئەسسە ئەمنیە بەم پێوەرانە بۆ پاراستنی ئەمن و ئاسایشی هەرێم نەک بۆ لادان لە دو پرسیارەوەیە سلمان ئەمین و هەندێک لە دەستگیرکراوەکان کارمەندی ئەنجومەنی ئاسایشی حکوومەتن لە چ جۆرە دادگایەکە بێت دادگایی بکرێن بەپێی یاسا هەچ کەسێک مەرسومی جمهوری هەبێت مەرسومی جمهوری هەبێ واتە لێرە بڵێن مەرسومی هەرێمی چونکە ئێمە هەرێمین ینی مەرسومەکان لە سەرۆکاتی هەرێمەوە دەرچێت بەپێی یاسا ئەو کەسانەی سەر بە هێزەکانی ئاسایشن سەر بە هێزەکانی ناوخۆن سەر بە هێزە تایبەتمەندەکانن لێرە ئەمە دوو دادگامان هەیە لە هەرێمی کوردستانە دادگای سەربازیمان هەیە لەگەڵ دادگای هێزەکانی ئاسایشی و هێزەکانی ناوخۆ ئەگەر بێت و ئەمان مەرسومیان هەبێت
مەرسومیان هەبێ ئەو ما یعادیله هەبێ ڕوبەڕووی ئەو دادگا تایبەت بەندیانە بکرێنەوە بە پێچەوانەوە ڕوبەڕووی دادگای مەدەنی یەکرێنەوە بەپێی جۆری تاوانەکە و بەپێی ئەو تەکلیفە قانونیانەی کە بۆیان کراوە. چیازەنگەنە ڕاوێژکاری یاسایی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان میوانی 2 هەش بیت سپاس بە تۆ کاک سپاس بۆ جەناب بەخێر هاتیت. سپاس.